سڵاوتان لێبێت خی گەورە ڕۆژ و تاعەتی هەموو لایەکمانی قبول کردبێت ئینشاءڵڵا بە هیوام هەموو لایەک تەندروست باش و دڵخۆش بن ئەوڕۆ وەک هەمیشە لە ناندینی زیار دەبینەوە میێوانی ماڵەکانتان خانمێکم لەگەرە هەم شیرن هەم نازدار هەم دەنگ خۆش ئەوەندە شیرنە ئەگەر وەچی من بیناسن وەچی من زۆر خۆشتان دێت ئیلای دەمەتین گۆرانی بێژێکی دەنگ خۆشە بەڵام دەمەوێت لە خۆی بپرسین کە گۆرانیەکانی چیە و کۆمەڵک پرسیار لە هزنی منەیە و خەڵکی چێن دەرەوە هەموو ئەو شتانە لەگەرم بن ئەو جەبا پێکەوە بەخێراتنیکەین زۆر سپاس ئینشاءڵڵا خودی ڕۆژێنێ بێژێ هەمولایەکی قبولکێتن و هیویتکەم لە ئەو پرۆگرامێکی دەکوامیشێن سوودێکی بدەینە بینەرێت خۆ بینەرێت تێ عزیز کە پرۆگرامێکی هەمیشە سەرکەوتنێت باشتر هینایە ئینشاءڵڵا پرۆگرامەش دی جیاوازتر بود ڕووخۆش بیت ئینشاءڵڵا بەخێر بێ ئاخا پێش هەموو شتێک دەمێ باسی خواردنەکەی بکەین تەوان لێم پرسی گوتم ئیلایدە حەز لە چ خواردنەکەی گوتی ئەز مەحشی خۆش چێتکەم ئەرێ وەڵام خۆش چێتکەین ئەوجە لێ بۆ مەحشی پێویستمان بە باینجانە و هەروە قیمەشمان حازر کردیە لەبەرەوەی کاتی بەرنامەمان زۆر نەباتن قیمە پیازەکەمان سۆر کردەوە پێش وەختە باینجانمان هەیە کەرەوزمان هەیە و هەروە خێو بیبەری ڕەش و کۆمەڵک بەهاراتی دیکەمان هەیە ئەم نیش زەڵاتێکی سادەی لۆ حازرەکەم تەنها پێویستم بە خاس و تەماتە و لیمۆ هەیە بێگومان سرکە نازدارەکەی زێڕی شتەیەکەین چونکە زێر هەمیشە پاڵپشت و پشتگیری منە لە هەموو ئیشەکانی من دەستخۆشیان لەکەم جگەلەوە شیرینێکی دیکە حازرەکەین شیرینەکەی پێویستمان بە هەویری حازر هەیە و هەروەها پێویستمان بە نۆتێلا هەیە و فراولەش لە بۆ ڕازانەوەی بەکارین بەڵام ئەوەی ناخۆشە ناڵتانین هیچ بخۆین جارێ وڵا دیچێگەین مەلا بانک دەدەتام کەینێ هەرچی دەبێ هەنگ ڕازی بنجماتی پیشکامیرێ و بێگومان برنجی زێڕش ئامادەکەین لە بۆ برنجەکەش پێویستمان بە برنج و زەیت و خێ هەیە هەر ئاسایی حازریەکەین ئەوجا لە گەرمان بن خواردنەکی خۆش و بەتام حازرکەین ورسی بووی؟ ئیلای دامەتین هەم دەنجی خۆشە هەم زۆری شیرنە زۆر سپاس دەنگ خۆشەکەت تەنها لە بۆ گۆرانیان لە بۆ شعر گوتنیش بەکاردێنە وڵی هەتا ئێستا تاقیم نەکردێ بەس لە ژیان تاقیکردنی دەستپێکی هەموو شتێکی زۆر جیاواز دەرکەویتن ئینشاءڵڵا لە کاتێکدا دەوسەر دەرکەوین کۆ بشێن هەم شاعر بێژین هەم شین گۆرانیت خۆ بەردەوام بکەین دەنگ خۆشیت بەهرەی خۆتە کە دەنگت خۆشە بەڵام بە خۆت هەوڵت دایەکە ئەو دەنگ خۆشت بیکێ گۆرانی گوتن و بین دێ بەرجەی بینەر و بیسەران کە جیان لێبیتن و ئەتو ببینیان ئەوە تا پاڵپشتێک هەبووە مثلەن خێزانەکەت یان کەسێکی دیاری کرا و پاڵپشتی بیلەوەی کە ئەتو بتوانی بەو شێوازە دەرکەوی تەبان ئەسلی یەکەم جارەوە سوپاسێکی زۆر گەورە بۆ خودای گەورەت کەم و خێزانێکی وەکی من هەیە و هیڤیتکەم ئەو کەسێن کۆ پشێن ئاواتێکێت ناو درێواندا هەیە بکو ئەگەر بێت و خێزانێ وان پشگیریان کەتن هەر کچێک بیتن کچێکی کورد بیان هەر گەنجێکی کورد بیتن دێشێت گەهتە ئاواتی دڕێخۆ ئەژ سوپاسێکی زۆر گەورە بوو دایک و بابێت خۆت کەم کو هەمیشە پاڵکشگیری من بوون کۆ ئەس شام بوومە ئیلایدا مەتین ینی پشگیریەکی زۆر مەزن ناو خێزانی من هەبوو خوشک و برایت من زایدەن هەر ڕۆسە بابێ من لە هەمیان گرنگتر بابێ من بوو و پێشگیریان من کرد و ئایلێت وی نەدویست ئەم بمە گۆرانی بێش یەکەم جار دەست پێکێ چونکە بتەوێت نەتەوێت کۆمەڵگە هەمەدا کچێکی کورد ئەگەر بێت و دەرکەوێتن لەسەر شاشی گۆرانی بێژتن ئەشوان بە شتێکی خراپە بەس ئەلحەمدولillah ئەم بشێوازێت ڕوبەرگێت خوێت کوردی بشرینیت خۆ بجیاوازێ خۆ بە پشگیریە خێزانە خۆ و ئەشان بمە ئیلایدە مەتن ئینشاءڵڵا ژ بهیوی ئەوێت کەم و هەموو گەنجێک بگێتە ئاواتی دلێ خۆ ئەس گەیشتم ئینشاءڵڵا هەموو دەگەێنەوەتە دلێ هەمیشە کە کەسێک باس لە خێزانەکەی خۆیەکەیان باس لە کەسێکی ئەزیزەکاتن چاوەکانی ئەبریقێتەوە دیقەتی ئەوەمدا هەر کاتێک کە گۆتی بابم چاوەکانی ئەبریقایەوەلۆ بێژگەر و ئەس بوومە ئیلایدە مەتین ئەس عاشقی بابە خۆمە سەراحەتە ئەوە بابێ من بۆ من زۆر جیاوازە یعنی بە هەبوو ئەکید بابێ هەموو کەسێکی وەسە بەس بابێ من باب نییە بابێ من برادەرە بگەل من ئەگەر من برادەراتیم ئێستا ئەگەر نەبیتن لە بە هۆکاری ئەوەیە کە من بابێک وەکیوی هەیە دەرچوونم گەلوێ چوون و هاتوونم بەرنامەکانم و هەمووش ینی نایتە گوتن هەموو شتم گەلوێ خالت نستینی تەمەند درێژ بی ئیشاءڵڵا لەبیرتە یەکەم گۆرانی کە گوتت چ گۆرانێک بوو و لە تەمەنە چیش بووی؟ زۆر بچێک بوو زۆر بچێک نەک بەبەژم بەد ئەمرژی زۆر بچێک بووم
من به گرانی بیجی حسن سرحد شهید نمر من بسترانی و سربانی که از بوم یکم و پشنازی و از بیجم گرانی تویش همیشه کتیت ناف دل خلکی دا و هر وسط به گرانی وی از بوم یکم و هر وسط من هنر خوب خاتون شریبانا کردی من گلبی بردام کرد و آوات دلمو بو از ببینم و آخرش من دید هات لکردستانی بو میوانه ما او زور از حس کم پرایکاوی بچمه و چون که آفرت اکید کدبار هنر کردی دا هم خدمت کریه هم جی رخصاریه در و هنر آوی زور پاکش و زور جوانه دەستەکانت خۆش بیلای دەجان دەمەوێت دەست بە دروستکردنی خواردنەکەی بکەین خەریکە خواردنەکەم لە بیرەتی لە بەرەوەی هەندە شیرن و قسە خۆشە سەبر خواردنەکە دەست پێکەین و هەروەها پرسیاری شەکەین باینجانەکان ئەتو چاک بکە و ئەمیش وردە زەڵاتەکەی دەست پێکەم یکم جاوی دەستەوانە دەستێ مادابیت ئەتو حەز لێ بەدەستەوانە ئیش بکێ بەڵام پێچەوانەی تومە حەزم لێ بەدەستەوانە ئیش ئەمە ئای من هەندێک زەیت و ئەو شتانێت سەردەش بەر هەندێک دوێت چێک پاقش بین ئیلایدا کامە گۆرانی تایبەتە لەکنی ئەو گۆرانیانەی خۆی وڵا هەموو تایبەتن گۆرانی من أنا أجر مشكلة كم هبي خانة كذا إن شاء الله مشكلة نابيتن دلم تون بي يعني دل خوش بوم دلنا خوش بوم هر تشتاق بيتن أس خود جيمة هنا راخو يعني بدس مني خود جيمة هنا راخو وهنا راخو نجلا كيف بيتن إجباركو أجر أس بوم إلى دمتن بسبب هنا راخو أس بوم إلى دمتن إجبارن ديجي هر قران يك بيتن هر كيف بيجدن خوش يعني نكمل استاتوكو حزله دايم خواردني تشكي خواردن جواز تاقیکه و بخور ام جوسانه ام حس کن جواز گرانیه جلی بگیرین دنگه یکی خوشتر بیتی نه خوشتر بیتن رخنه اکو دود گیرین بس هر وسه هر هنر یک بیتن هنر هر جوانه گرانی گوتن حزو خلیه لکن ایلایده یام بزنسه اگر کسک بیشتر من از هنری بو بزنس زناکم حشریت دروه او کو پید بیتن گله مسقفانه و چیه اگر یک بیشتن از هنری بو مادیاتی ناکم من گلندنی من چون همون پیوستمان به مادیاتیه بس یا من راستی از بوده بجم یا من یکم جر او نبو يعني بو مادياتي من أذكر من هربو خوش يا خو من ديويا هنر خو زيادة بما بيش سركفتني باشتر بينم بو هندي بو من جولا من عجولا من زور بو هندي بيش كجماعتي بيش كاميرش قلت لي هيدا خان تزور عجولي عجلنا بمسرنا كيفين ده بيسر كيفين بيسر كوتو بيا خوا زور سپاس تنها با كردي گورانيره يعني با زمانه كاني كش والله بابي من بچك انصوره نيگر بابا راستي بيجم بابي من حزنا قد به هيج زراوي كدي گوراني بيج دري فيربا بس بيجي دائم كردي باشتر دائم كردي بيج جبرنده بيت اس كردي بيج زيت مانده من ندي زيت كيلو زيت مان لوندر هي اگر جماعت هاوكاري مان بكن زيت مان لبو بينن انا والله وبزام لبشت خوشم هيا اوكي نيجار بيش قال اوي كو بيشكش كاره ام روجانا زوزي يقدريد بينن هفته وابزام یک دو جاری کلیه بینن فکوا دایم فکوا يقدريد بينن و انسانه كو بيوي كاس مجابله بكم كو روبرو خودي را آمده از گله حاجت که قربانی سپاس دکم جانم چونکه جنکی سرکفتو بهند او جنانی سرکوتونه پتوای چیانه اوانی که سرکوتو بن سیقه بخو هبید بروا بخدای گوره هبید و جنه ده قصه خلق اگر جبدنا قصه خلق ده ما ده خو ما نه داری در رخنیوان ورگیرین ده هر کس چونکه اوان داری امد بینن بس از گوی خونه ده ما قصه خلق حقیقتی خوشه چونکه از زانم از به چه وازه که جان کم به چه جانه که ماندی بونید بنیم جبه هنده تو جیشمان کسایی که سرکفتی
چونکە جێ نادای قسەی خەڵک سپاس دەکەم. نزانم ئەس سات بینیم ئەگە غەلەت بم وا ڕاست هەست دەکەی؟ ئاوا هەست پێ دەکەم هەمیشە ئەو قسەیەکەم ئەو ژنانەی کە سەرکەوتونە ئیرادەیان زۆر بخۆت زۆر باوەڕیان بخوانێت چکە باوەڕ بەخۆبوون هەمیشە باسەکەم یەکەم هەنگاوی سەرکەوتنە ئەو ئافرەتی بێ سەرکەوی دەبی باوەڕی بەخۆیبی ئەو جا سەرکەوتووە بیتن هەندێک خوشکی لەمان هەیە لەبەرێکی بەژمان کورتە مە شتێکی کرد گوتمان نەخۆمان درێژکەی بەس هەست پێ دەکەم ئاخیری بەرنامەیەم دەکەوینە ناو خۆدا خەریکە بین خواردنەکان سەبر حازرەکەین با ئینجانەکان سۆرەکەینەوە ناوبڕەکی کورت وەرەگرینەوە دێنەوە بۆ ئەوی خواردنێکی خۆش دروستکەین چیەکەی؟ هەر احتیاجی ئەو گەرمەکەم خواردنی تێیەکەم و تێکێم پرۆسەی دروستکردنی خواردن لە فەلسفەی ئیدۆلۆژیای فودیزمەوە هاتووە. یۆنانیەکان پیان وا بووە شێفایەتی سایکۆلۆژیۆن پەیوەندی بە سیۆسیۆلۆژیاوە هەیە. وەڵای هیچ ناکەم هەر دۆشای زێڕ بەکارێنم و تەواو. تۆش هیچ مەکە هەر دۆشای زەر بەکاربێنە و تەواو. دووبارە سڵاوتان لەبێ لەگەڵ بەرهەمە تایبەتەکانی زێر هاتینەوە ئیلایدە خانیش دەستی خۆش مەحشەشی زۆر نازداری حازر کردیە و برنجەکەشی لەسەر ئاگریە ئەم زەڵاتێکی سادەم حازر کردی و هەروەها شیرینی چشم حازرێ بەس هێشتا ئیشەکەی من تەواوە بۆ بزانم ئەوەی تو تەواو بووە بەسمایە بخێ فڕنی چکە من هەندێک دەستی کابانی کابام ڕۆژ گرجگۆری بەڕاستی تەبانە خواردنەوەکەین ئارە وڵە ئەو کە زۆر زۆر نزیکی من ئەزانیتن ئەس خواردنێ چێگەم بەس خواردنێ من تیژە ئەنی لە پشکامیلێنەرێک خواردن درزەکەیانە ئەرەوەڵا خوشکم دەزانین خواردن ساعت دوو شەوێش بی برنجە سوورێکی دلێنم گەت زەڵاتێکی دی هەخۆم یعنی دخۆ برسی نایە ئەو برنجە سۆرەکەش هەر بیبەر و بەهاراتی تێکەیە تو بابم وڵا نە ئەزەڵاتەکەی هەندێک تیژەکەم چکە من حەزم لە تیژیە طبعا بەناو بانگە لە خواردن تیژی هەرچەندە ئەمن تا ئێستاوە یەکەم جارە خواردنەکەی دەستی خۆم بەس ئەوڕە من تیشتێ نەکردیە نەکەی نا بە خەترەتە چونکە بە ڕۆژینە حکمەکە ئینسان بە ڕۆژیش بی خواردنی زۆر بە بەهارات و تیش بخوا مادەی تێک دەچی مەحشیەمەژی زۆر زۆر فەرقەوەکیە ئینگو نییە ئەنگۆ با دەدەن و حازر کردووە تا بەکەرەوە زیبی بەس ئێمە ناڤڕوندە سۆرڤێتکەم پشتنگێتکەینە فڕنەیدا ئەو قیمەکە حازرکەین بکەینە تێدا هەروەکی وەکنگو بەس ئەم با نادەین ئەم ناو مەنجەلە دە ناکڕێنن ئەم بکەینە فڕنێدا برنجەکە شەروەکی برنجی خۆمانە ئاسایی هەمومان یەک برنجی چێت دەمەوێت پرسیاری بەرهەمەکانی زێڕ لێ بکەم کامە بەرهەم لەکەم تو تایبەتە کامەیانت زۆر بەکارهینە وەڵڵاهی بەعام زێر بخۆوەکی ناوێ خۆ زێرە ئەوە هیچ مجاملەی لێ نایتەکردن بەس ئەسئێکی شۆنەم عاشقی هێنارەکەیمە لەگە زەیتونیان زۆر زۆر جیاوازترە لە زەیتونەکان ئەنی زەیتونەکەیان لەگە ئەوسەری زۆر حەزمانشتی ترشە بەعام ئەس ینی دایکا منژی برنجە زێر بیتن وزایدان زەیتاوان یش هەمیان مهمتر زەیتە ئەگە بێژی بۆ چونکە ئەگە بێت و زەیت مادە ئاوی تێدا نەبیتن هەر تو چ بکاربینی ڕەنگی ڕوونی نایتە گۆرن و یە زێرژە ئەروسا ئەس پۆژی ئەها لە بەرێک کابانم کابان ئەزان بەکارگەزانم شتی باش بەکاردێن ئیلای دەجان جگە لە کاری هوەری هیچ کارێکی دیکەت هەیە یاخود بزنسێکی تایبەت بە خۆت بزنسەکە لە ئێستا ڕوو نەکەمەوە ئیشاءڵڵا کۆمیکسیۆنێکمان هەیە بە پشگیری برام ئاواتی دڵی ویە کە بتوانین شوێنێکی تایبەتی خۆمان هەبیتین ئیشاءڵڵاش لە کۆمیکسیۆنێکمان هەیە لێرەوە بە ئاشکرا بکەین و بێژگە لەوی من لە کۆمەڵگەی پزیشکی مزباربی لەگە دکتۆر هەڵوێستی چەندین ساڵە بەشی ڕێکلام بووم ئێستاش لە کۆمەڵگەکەی هەروەسا لەوێمە لە گەریانم زۆر شیان لێ مرتەهم لە بەرەوەی کە بێژگەل ئەوەی کە برادری دۆستین ئیشکردن لە گەریان زۆر مرتەحە ئەگەر لە شوێنێک ئیش بکەیەوە لەو شوێنە ئەگەر بێت تۆ هەز بە ئی خۆت بکەی یعنی وەد لێ بکەن کە هەز بە ئی خۆت بکەی
هر کەسێک بیتن سەرکەوتنی باشتر دێنیتن الحەمدولله تا ئێستا 6 ساڵە هیچ مشکلەمان لەگە یەکتر نەبووە ڕۆژ وایە لە یەکدری عاجز دەبووین دەمچۆمانەوە لوز دەکەینە بەس هەروسا کۆتاییەکەی هەست ناکەمە تو هیچ کات تووڕە بێ هەمیشە هەر پێکەنین بەپێکەنیەتون گوتیە ناوەڵای ئەوە نەرێ وەنەرە نه وەختە گوت کابرە گوتنی ئەگەر بێت و دەفع بین کاک ئیسماعیل هەمجار بێچیت ئیلایدە زۆر هەدا بەس ئەگەر دەفع بیتن زۆر خراپ مشکلەیە مشکلەیە ji ber hindê namەوێت دەفع بوو بە ئەوەی شەخ مەحشی بکەمە فرنێدا تمام برنجەکەش تقریبا وا خەریکە نەرمە بیت شیرینەکەی منیش حازرە بی شیرینەکەش لە ناو فڕنیدانین و بە فراولەی ئێڕازێنینەوە بزانم برنجەکە کەمە چیمایە زیاتر حەز لە چ خواردنە چییە وەڵا خواردنی کوردەواری بیتن ئەمن حەزم نییە و زائیدەن خواردنیم زۆر لە ماڵێ ئیماڵێ ینی ئیدەرێم زۆر پێی ناخورێ یان لەگەر فاست فود بینت نییە پێشتر هەم بوو لەبەری کە زۆرمان خواردیە ینی ئیتر ئەوە نییە بەس خواردنی ماڵێ ئیدای خواردنی دەستی میش خواردنی تو وەڵی دۆڵمەت گەرەگەرە بە تاما ئەگەر من دۆڵمە خواردیە قڕاویشت خواردیە خواردی بەس هەر چەندە قڕام حەزبێ نییە زۆر بەس ئیتو بەتەم بەس بەجددی دۆمەکەنە بە کوفتیان زۆر خۆش بە کوفتە چت بێنی کفتە هەر کفتێ بەخوای زۆر خۆش بە من خواردنی ماڵە هەر ئیکی بیتن بەس با خاوین بی کە بزان بەس مەشات و بخۆ ملەی ناتێکردن زۆر خاوین ئەوجا لەبەرەوەی کە ڕەمەزانە و گۆرانیشمان لۆ نارێتن بەڵام دەمە پرسیاری ئەوەی بکەم بەرهەمی نوێتمان هەیە وڵاهی چەندین ترەکمان هەیە ئینشاءله ئەوانە بڵا دەکەینەوە بەس ماوەیەکی دەوی کە ئیشی لەسەر بکەین چونکە نزیکی 14 گۆرانیە ینی لە یەک شوێن بڵاو دەبیتەوە ئەویش هەروسا بە پێشگیری مامۆستا هەلکەو زاهیر بە ستۆدیۆوی دێتە ئامادەکردن و تراکەکانش لە وەکی ئامادەکردن لە تورکیا دێتەکردن بەس وەکی کارکردن و ڕێکۆرد لە ستۆدیۆ هەروەسا لە هەولێرە دێتەکردن لە بۆ جژنەی هیچ بەرهەمە چی نوێنیە ئەرێ وەڵە هەرپەڕێکێکی هەیە ئینشاءڵە دیوسا شتێکی جیاواز دەچێکی بێژگە ستایلە من لە هەولێرە نییە لە دەرەوەی هەولێرە دێتە کێشاندن باکوورە کوردستان دێتە کێشاندن وەکی کلیپ و وەکی ئامادەکاریش هەروەسا لەکەن مامۆستا کەزایرە و بە هەریا کاکلۆران ئەوش هونەرمەندە و هونەردۆستە و هەرکاریە من زۆر دکێتە یارمەتیە مامۆستا و لۆرانێ دێتە ئامادەکردن گۆرانی گوتن چەند وەختی پێویستە چەند کاتی دەوێتن ئەتوەتە گۆرانێکی بڕیوەتە کلیپەکەی لە بۆ بکەین بەخوای نیگەر ئەگە بێت و تو گوێ گۆرانیت زۆر باش بیتن ماوەیەکی زۆر ناوێ لەسەر گۆرانیشت منیتم بەڕاستی ئەگەر گۆرانێکە تێکیستی زۆر جیاواز بیتن ئامادەکاری زۆر بوێتن بۆ ماوەی 3 مانگیان 4 مانگ دەوێت تۆ خۆ ئامادە بکەیت زیاتر بە گۆرانی شاد مرتاحی یان گۆرانی هادێ وڵا هادە شاد خۆشە بەس هادە پێم ینی ستایلی من هادە بەس بە حکمەوە کە شایی بکوزەوەمان هەیە حەفلەکانی تایبەتمان هەیە دەبی گۆرانی کێ لە لایڤەکان بەشدارەبی ئەو کاتێک کە گۆرانیێرەی ئەو کەسانی کە لەوێ جێگرتن و بینەرتن داوای گۆرانی شاد دەکەن زیاتریان عاشقن لەوێ دانیشتن وڵی هەموو لەیەک عاشقترن بەس لە کۆتایی پرۆگرامەکە ئەبی هەندێک مەسەرەن بۆیە کە هەر عاتف هاتوو دەبیت و بچێک هەندێک گۆرانی هەڵپەرکێ و ئی خۆش و لەهجێ بادینی و سۆرانی تورکی چەندین گۆرانی هەیە دەبیت بۆوان بێژی و هەست بەوی بکەن کە تو گۆرانی بێژێکی تاوی کە ئەتوانی بە هەموو لەهجەیەکی کە ئەتوانی بە وڵە هەیە بە فارسی عەرەبی ئینگلیزی داوامان لێ دەکە لە لایفەکان بەڵام بە حکمێوەکە ئێمەوەکی کوردێک ئەتوانین لەسەر ئاستی کوردستان بتوانین کە گۆرانی کورد بەردەوام بکەین باش هەمجار کوردی باشترە بەڕای من گۆرانیە کۆنەکانت پێ خۆشتر یان مۆدێرن وەڵاهی کەونەکان بە معناترن لە ئێستاکان ئەوە ڕای منە من ڕزم لە بۆ هەموو هونەرمەندان هەیە بەڵام وەک ئیلایدا من کەونەکانم پێ باشترە لە نوێەکان سەرکەوتوبی و ئەو دەنگت هەر بمینێ و نەڕزی ئیشاڵڵا خەریکە خواردنەکەمان حازرە بی و نزیک شەبینەوە لە بەربانک ناوبڕێکی کورت وەرەگرن و لەسەر سفرەتان بینینەوە
زۆری خۆشەویت وای لێکەیت دەیەک بۆڵینی زێر بخەرە مەنجەڵەکەوە ئای ئەرێ دەڕاستەکە بۆ ئاکەی بۆلیۆنێکی بۆ بخە مەنجەڵەکەوە ئەوەی ئەیبین سفرە نازدارەکەی مێ ئەو خاتونە شیرنە حازری کردیە ئەوان بۆنی مەحشیەکەی زۆر زۆر خۆش دێتن یەکەم جاریشمان بەو شێوازەی تو مەحشی بخۆم هیوادارم تیژ نەبیتن نە بەخۆتیژنێ قەراری خۆت نەگۆڕیا حەزت لێ نییە ببیە پێشکەشکاری بەرنامەی وڵاهی لە داهاتوو دەبوونە با دەست پێ بکەین پێش ئەوێ دەست پێکەن بە زەڵاتەکەمان ئەرەڵاکانمان تەماکانمان پێدا نەکردیە بام تێکەم ئەگەر بە خورمای ڕۆژێکە دەستچینی خورما ئەکید. حازرە و ئەم حەزم لێە یەکەم جار ئاوی بخۆمەوە واز لە گۆرانی بێژیبینە و وەرە بەرنامەی ئاخیر خواردنی پێشکەشکە ئاخیر دەبینە پێشکەشکە کابانی حەزیش لە خواردن دروستکردنی ئەرێ هەیە. وەڵا. حەزیش لە خواردنیە بیخۆ حەزم لە جوولەیشە جوولە جوولەوە کامێرە ئەو مشکلەیەمان هەبوو ئەوڕۆ گوت توش نەبە کابرا بۆمان وای گۆ وەی گوت بە یاڵا ئەڵڵا با خورمایەکێ بخۆم قەرارم دا بوو ئاوی بس یاڵا خورمایەکێ باشتر. بخۆم ئەمجە بە تامی مەحشیەکەی بکەم چونکە منەوە چەند سەعاتە بە دیار ئەو مەحشی دانیشتیمە تایبەت و بەڕاستی زۆر زۆر بەتامە دایکم نەری ناخۆشە ڕازت نا بەجددی زۆر خۆشە زۆر تامی خۆشە طبعا دەستەکانت خۆش بێ ئافرەت بیت خی گەورە ڕۆژ و تاعەتی هەموو لایەکمانی قبول کردبێت ئینشاڵڵا لێرەدا کۆتایی بە پرۆگرام دینین بێ هەموو لایەک ناخۆش بە هیوام خانمان ئەو خواردانە دووبارە بکەنەوە کە ئەمە ڕۆژانە حازریەکەین لەبەرەوەی خواردنەکان تایبەتە بە تایبەتی ئەو هەر زۆر زۆر بەتام و خۆشە سپاس کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەم بوون تا پرۆگرامێکی دیکە دێنەوە خزمەتە خاتان لەگەڵ